یەکەم جار باش بوو بەس بەرەبەرە یعنی زانیم حەبی دەخوا کریستاڵوشت مەشروبی دەخوا. باسی ئەو ئازارانم بۆ دەکات کە هاوژینەکەی ڕۆژانی 1 ساڵی تەمەنی لێ تاریک کردبوو. بەس بە خەسخۆزورم دەگوت ئەوەندەیان گۆشتێکی احتیاجی یعنی با بخوا لێگو ئەمەش بەگەن زیێر خواردمان. ئەم خانمە لەدایک بووی ساڵی 2002 و خەڵکی هەولێرە. سێجا دەری کردم بەس دوو جار چوومەوە. تەمەنی نزیکەی 18 ساڵ بووە لە پۆلینۆی بنەڕەتی وازی لە خوێندن هێناوە و شووی بە کوڕێکی 23 ساڵ کردووە. تەنیا 1 ساڵ لەگەڵ هاوژینەکەی ژیاوە و دەڵێ لەو ساڵەدا ئەوەی ویژدانی مرۆڤ قبوڵی نییە هاوژینەکەی بەرامبەری کردوویە و دوجار بە دووگیانیەوە لە ماڵ دەری کردووە. لەو وەختانە لە منی دەدا یعنی وەڵە تەنجا بەرداخ شوشێ بە من شکاندیان. ئێستا دایکی کچێکی 6 مانگە و خۆی بووە بە دایک و باوک بۆ کچەکەی. ئاخی جاکەلەی دەم هەم لە مابوو لە پرسی هەملەکەی گوتمنەوە خوانەکەم دارەکەشتە چ لێبێ ئەشکرام کرد بە هەمووان گوتم ئەوە کریستاڵوشتی دەخواتن زۆر لێم دەداتن. مێردەکەشم گوتی مادەم بە هەمووان گوتیە ئەمن ئەتوم نایەتەوە. منداڵم بوو یعنی دەیگوت ئەو منداڵم نامەوەیە هەر لە من دەدا لەبەر ئەو منداڵەکە بڕوات. ئەمەش خانمێکی تەمەن 24 ساڵە و خەڵکی ڕۆژئاوای کوردستانە. 2013 وەک پەنابەر لەگەڵ دایک و باوک و خێزانەکەی هاتوون بۆ هەولێر و لە تەمەنی 20 ساڵی بڕیار دەدات ژیانی هاوبەش لەگەڵ کوڕێکی خەڵکی هەرێمی کوردستان پێک بهێنێت. بەلاقی بە ئەوانە لە زگم دەدا هەدا یانە سەبر هەستم پێکرد یعنی خین دەهات ئەو تشتانە سوسێم زۆر دەکتو بوو. ئەویش هەمان چارەنووسی خانمەکەی یەکەمی هەبووە و دوای ساڵێک لە هاوژینەکەی جیابۆتەوە. ئەشکەنجەدانی بەردەوامی هاوژینەکەی بۆتە هۆی لە بارچوونی منداڵەکەی لە سکیدا کە تەمەنی تەنیا 1 مانگونی بووە. دەیگوت ئەو منداڵم نامایێ با لەبەر شتی ئەمە ناتوان ئەو پارەی بدن لەو منداڵە بەس پارەی لەو مشروبی خۆی دەدا هەر ئیشیش نەدەکرد ئەوجا یعنی هەر لە مندا دەیگوت ئەو منداڵم ناوێ منداڵەکەی ڕۆی. یونیسف بە هاواهەنگی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر 9 مانگ بەر لە ئێستا 3 سەنتەری تەندروستی ئافرەتانیان لە پارێزگای هەولێر کردەوە کە ئەو سەنتەرانە تایبەتن بە پێدانی یارمەتی دەرونی بۆ ئافرەتانی کە توندوتی ژیان بەرامبەر دەکرێت. یەک لەو سەنتەرانە لێرە لە ناو نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵانی هەولێرە، سەنتەرێکی دیکە لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێرە، سنتەری سێمیش لە سۆرانە لە نەخۆشخانەی ئاشتی. لەو 3 سنتەرە 3 توێژەری کۆمەڵایەتی ڕۆژانە بەردەوام یارمەتی دەرونی پێشکەش بۆ ئافرەتانە دەکەن کە بە دۆخێکی دەرونی زۆر ناخۆشدا تێپەڕیون. ئەمە سنتەری تەندروستی ئافرەتانی هەولێرە لە نێو نەخۆشخانەی ئافرەتان و لەدایک بوون بۆ چارەسەری دەرونی ئافرەتانی ئەشکەنجەدراو. دەرگایەم سنتەرە واڵایە بۆ هەر ژنێک کە لە هەرێمی کوردستان بژی خەڵکی ئێرە بێت یان هەر وڵاتێکی دیکە. کاری ئەم سەنتەرانە بەڕێوەبردنی خزمەتگوزاریە بەرامبەر بە کۆمەڵگە خزمەتگوزاریەکانمان خزمەتگوزاری تەندروستیمان هەیە، خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتیمان هەیە، بەڕێوەبردنی حالەتمان هەیە، خزمەتگوزاری یاساییەکانمان هەیە. ئەو کەیسانەی ڕویان لەو سنتەرە کردووە 10 کەسیان دەستڕێژی سێکسبوونی لەسرە، 15 کەیس خزمەتگوزاری قانونی بوو پارێزەریان بۆ دابین کراوە، 22 کەیس هاوسەرگیری بە زۆری پێشوەختە بوونە. لە 9 مانگی کردنەوەی ئەم سنتەری چارەسەری دەرونیە لە نێو نەخۆشخانەی ئافرەتان و لە دایکبوونی هەولێر کۆی گشتی نزیکەی 350 ئافرەت چارەسەری دەرونیان وەرگرتووە. پێم سەربەز ڕوودا و هەولێر